لە ئاهەنگێکی بەجۆش و لە بەرچاوی دایک و باوکیانەوە ئەو منداڵانە بڕوانامەی بەشداریکردنیان لە خودی هاوینەی بەرەولووتکەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان وەردەگرن. ماوەی مانگونیوێکە بە شێوازێکی زانستیانە وانەی فێربوونی زمانی ئینگلیزی و عەرەبی و بیر و باوەڕ و خوڕەوشتە جوانەکان دەخوێنن. وەکو قوتابێک بەشداریم کرد لە خولی نمونەی بەرەولووتکە کە توانی ماسی یەکەمیش بەدەست بێنم. بەڕاستی خولێکی باش بوو، سوودمان لێ بینی لەم هاوینەدا. کەوانەکان بریتی بوون لە عەرەبی و ئینگلیزی و هونەر و ئاداب و نوێژ و دەستنوێژ و بە هەندێکی دیکە. بەهەڵ و کۆشتی خۆم توانیمە پلەی دووەم بەدەست بێنم. بەڕاستی سوودێکی باشمان لەم دەورەیە بینی. مامۆستاکانمان زۆر بەباشی فێریوانەکانیان دەکردین. قوتابی لە خولی نمونەی بەرەولووتکە بە پلەی سێم دەرچووم. سەرپەرشتیارانی خولەکە دەڵێن تەنها لە سنووری پارێزگای سلێمانی زیاتر لە 240 فێرخواز بەشداریان لە خولەکەدا کردووە و ئامانجیان فێرکردنی زمان و پێگەاندنی منداڵانە لە بواری خوڕەوشت و بەها باڵاکاندا. ئەمە وەکو ناوەندی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەم ساڵیش وەکو چواردەمین ساڵ لەسەر یەک خولی نمونەی بەرەولووتکەمان ڕاگەیاند و سپاس بەخوای پەروەردگار توانیمان نزیک بە 240 خوێندکار لە خولەکەمانە بەشداری پێ بکەین. ئامانجی ئێمە تەنها لەم خولە پەروەردەکردن و پێگەاندنی نەوەکانی داهاتوی وڵاتە ئینشاڵڵا بەڕێیان بکەین بەرەولووتکەی خوڕەوشت و ئاکار. ئێمە لێرە ئەم ساڵیش بەڵێنی بەردەوامی دەین بە خوێندکاران کە ئینشاڵڵا لە ساڵانی داهاتووشان خولە بکەینەوە هەروەک چۆن لە ساڵانی ڕابردووشە بەرهەممان دیار بووە. خولەکان ئێمە بەشێکی زۆریان پەروەردەیین وەکو وانەکانی ژیاننامی پێغەمبەران، بیر و باوەڕ، ئاکار و خوڕەوشتۆم بابەتانە زائیدەن وانەکانی ئینگلیزی و عەرەبی وەکو زمان بە وانەی سەرەکییان خوێند. مامۆستایانی خولەکە سەرڕای وانەزارێکیەکان بە شێوازی کرداریش لەگەڵ فێرخوازەکان سەردانی مۆزەخانە و کتێبخانە و باخچەی ئاژەڵانیان کردووە و فێری ئادابەکانی پاک و خاوێنی ژینگەیان کردوون. ئێمە مناڵەکان لە پۆلی 2-3 ابتیدایی وەرمانگرتوون هەتا کۆتایی کە کاتە پۆلی 9 بنەڕەتی ئاستەکانیان ئاستی جیاواز بووە. هەر لەگەڵ ئاستە جیاوازەکانیش ئێمە چەند بابەتێکی جیاوازمان بەداون کە پەیوەستە بە ئاستی خوێندکارەکانمانەوە. سوپاس بۆ خۆی گەورە توانیمان ئەو بابەتانی کە بۆمان دیاری کردوون بە سەرکەوتووی تەواومان نەکرد، ناڵێن تەواومان کرد لەبەرەوەی ئەگەر منمان ویستایە تەواومان کردایە وایە بە لە پرۆزەمان تیا بکردایە. ئێمە نیوەی بابەتەکانمان تەواو کرد، فێرمانکردن کە نیوەکەیتی خۆیان چۆن بیخوێنن. ماوەی 14 ساڵە با بەردەوامی ڕێکخراوی قوتابیانی کوردستان خولی هاوینەی بەرەولووتکە بەڕێوە دەبات. بەرپرسانی ڕێکخراوەکەش دەڵێن لە ماوەی ئەو ساڵانەدا توانیویانە هەموو ڕەنگەکان کۆبکەنەوە و متمانەی دایکان و باوکان بەدەست بێنن تا لە پشووی هاویندا پەروەردەی منداڵەکانیان بکەن تاکە ئامانجیشیان فێربوون و ئاشناکردنی بنەما ڕەوشتی و ئاکارە جوانەکانی ئیسلام و بەگەرخستنی توانە زانستیەکانی منداڵانە لە پشووی هاویندا. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.